یەکێتی مامۆسایانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاماژە بۆ ئەوە دەکات هیوادارن ئەم کەمکردنەوەی موچەی فەرمانبەران تەنیا بۆ یەک مانگ بێت و بۆ داهاتوو درێژە نەکێشێت. بەو پێی ئەگەر لە ڕابردوودا کەمکردنە و پاشەکەوتی موچەی مامۆستایان تێپەڕی بێت لەمە بەدواوە قوبوڵ ناکرێت و هەموو ئەگەرێک چاوەڕوان کراوە. ڕۆشنگەیان پشگیری هەر هەنگاوێکی ڕاستەقینە دەکەن بۆ چاکسازی، بەڵام دواکەوتنی موچەی مامۆستایان نیگەرانی قوڵی لێکەوتوتەوە. بۆیە بڕیاری حکومەت بۆ دەرباز بوون لەم دۆخە و ئەم شێوازی دابشکردنی موچە دەبێت کاتی و تەنیا بۆ ئەم مانگە بێت. بڕیارەکانی حکومەتی هەرێم لەمەڕ تێپەڕاندنی دۆخی نەخوازراوی دارایی و شێوازی دابشکردنی موچە دەبێت کاتی بێ و تەنها بۆ ئەم مانگە بێت و دادپەروەرانەش بێت بە شێوەیە کەمترین کاریگەری لەسەر موچەی موچەخۆرانی شایستە بە گشتی و مامۆستایان لە هەردوو وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا لێ بکەوێتەوە. پێویستە ئەو دواکەوتنە تاقەت پروکێنە کە چەند مانگێکە دووبارە دەبێتەوە بەڕاستی کۆتایی پێ بهێنرێت. هەر 30 ڕۆژدارێک حکومەتی هەرێم موچە دابش دکات، هەروەک خۆشیان بەڵێنیان داوە چەندین جار بۆ ئەو بابەتە. لەبەر ئەوەی بەڕاستی دواکەوتنی لێکەوتەی نەرێنی لەلایەن مامۆستایانەوە لێ دەکەوێتەوە. ئەگەر هەتا ئێستاش هیچ کاردانەوەیکی نێرێنی نەبوو بێت بە ڕەچاوکردنی ئەم دۆخە بووە، بەڵام ئێدەوارین چیتر دواکەوتنی موچە درێژە نەچێشێت و بەڵێنەکانی خۆیان حکومەتی هەرێم بەڵێنەکانی جێبەجێ بکات لەوەی هەر 30 ڕۆژدارێک موچە دابش بێت. ئەزمونمان لەگەرم حکومەتە هەیە کە چەندین بەڵێن لای خۆی ئەندامێکی دەستەی باڵای ئەنجومەنی مامۆسانی پێشەنگ لە بارەی دەستبردن بۆ موچەی فەرمانبەران لەلایەن حکومەتەوە ڕایگەیاند دەبوایە لە بری بڕیاری کەمکردنەوەی موچەی فەرمانبەران حکومەتی هەرێم بیری لە بڕینی موچەی بندیوارەکان و 2 موچە و 3 موچە بکردایەتەوە. بڕۆشی وایە ئەم بڕیارەی حکومەتی هەرێم بۆ یەک مانگ نییە، بەڵکو لەم قۆناغەدا حکومەت هەڵوێستی فەرمانبەران تاقی دەکاتەوە. ئەگەر بێدەنگ بن ڕەنگە بۆ مانگەکانی داهاتووش درێژە بکێشێت. حکومەت بیر لەوە بکاتەوە کە ئەو هەموو بندیوار و 2 موچە و 3 موچە و ئەوانەی کە بەناشایستە چەند ساڵە لەسەر پشتی موچەخۆرانی ئاسایی موچیان وەرگرتووە، ئەمانە ببڕیتن دەست بۆ بڕینی موچەی ئەوان بباتن، بەڵام بەداخەوە جارێکی تر ها زوڵمی لە موچەخۆران کرد و ڕێژەیەکی زۆری لە موچەی فەرمانبەران بڕیوە. خۆیان دەڵێن بۆ یەک مانگە تەنها بۆ ئەم مانگەیە، بەڵام من گومانم لەم قسەیە هەیە، چونکە ئێمە بیرمان نەچێ ئەزمونمان لەگەرم حکومەتە هەیە کە چەندین بەڵێنی وای داوە نەیبردوتە سەر. لە چەند ساڵی ڕابردوو بینیمان سیستەمی بەناو سیستەمی پاشەکەوتی موچەی سەپان بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان، بەڵام ماوەی چەند ساڵێک بەردەوام بوو. بۆیە من لێرەوە پەیامی خۆم ڕادەگەیەنم چۆن بۆ مامۆستایان ڕایدەگەێنم کە نیگەران ببڕژێنە سەر شەقامەکان، بە هەمان شێوە ڕوو لە پەرلەمانتارانیش دەکەم، ڕوو لە پەرلەمانی کوردستان دەکەم کە نابێت بێدەنگ بن لەم زوڵمە، دەبێت دەنگ هەڵبڕن بە هەر شێوەیەک بێتن. دەبێت ئەم بڕیارێک کە حکومەتی هەرێم داوێتی کە بڕیارێکی سقەتە کە زوڵمێکە لە فەرمانبەران دەکرێتن، ئەبێ پەرلەمانی کوردستان لەسەروی هەمویانەوە دەبێتە دەنگ و ئەم بڕیارە ڕەفز بکاتەوە. حکومەتی هەرێم ئەم جارش بە بیانووی جۆرا و جۆر دەستی بۆ قوتی موچەخۆر و هاوڵاتیان برد. خەڵکیش پێی وایە لە مێژووی دەسەڵاتی کوردیدا لە هەرێمی کوردستان لە هەر کێشە و قەیرانێکدا حکومەت یەکەم شتێک کە دەستی بۆ بردبێت قوتی ئەوان بووە. هیچ کاتیش ئەم دەسەڵاتە پلانی بۆ هیچ پێشهاتێک نەبوو و بەردەوام ئەرکی قورس و تێپەڕاندنی قۆناغە سەختەکان لەسەر شانی هاوڵاتی بووە.